بەخێر بێن بۆ پرۆگرامی سەکۆی گەنجان. من ئەندازیار هێلین ئەدریس وەکو سەرپەرشتیاری کێرگەیی لە یەکێک لە کەرتە تایبەتیەکان ئیش دەکەم. ئەمڕۆ لەم پرۆگرامەدا زیاتر تشیق دەخەینە سەر بەرهەمهێنانی پەتاتە و هەناردەکردنی بۆ دەرەوەی وڵات، هەروەها ڕۆلی گەنجان لەم بوارەدا وەکو ئەندازیار و وەکو کرێکار. ئێستاش لەگەڵ کۆمەڵک هاوڕێ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین. با بڕۆین و پێتان پیانناسی. سڵاو، چاوانم باشن، سەحەتان. بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. ئێرە دەشتی ناوکوڕە زۆنی زێڕی بەرهەمە کوشتکاڵیەکان. من کەرم کەماڵم ڕۆژنامەنووس و ڕاگەیاندکاری نزیک لە سێکتەری کوشتکاڵ بەردەوام هەوڵ دەدەم باشترین لۆبی بۆ باشترین بەرهەمی جوتیارانی ناوخۆ بکەم بۆ دۆزینەوەی کڕیاری نێودەوڵەتی. بەخێر بن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. ئێرە دەشتی ناوکۆرە بەناوبانگترین دەشتە بۆ بەرهەمهێنان و چاندنی پەتاتە لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستان. من ئەندازیاری کوشتۆکاڵی زەینەب عەبدوڵامە جوتیارم وە سەرپەرشتیاری کێلگە دەکەم لە کۆمپانیایەکی کەرتی تایبەت. لەو کۆمپانیای من ئیش دەکەم بەناوبانگترین ئامێری پشکنینی پتاتە دێتە بەکارینان بۆ پشکنینی پتاتە. بەخێر بن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. من ئازافاتێح سەرپەرشتیاری یەکێک لە کۆگا سارکەرەوەکان دەکەم کە دەتوانین 10,000 تەن پەتاتە غەزن بکەین و هەر لێرەشەوە ئامادەی دەکەین و هەناردەی دەروی وڵاتی دەکەین لە دەوروبەری قەزای بەردەڕەش. دووبارە بەخێر بێنەوە بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. پێش ئەوەی دەست بە داچنەکەمان بکەین پێم باشە کەسێک هەڵبژێرین وەکو بەڕێوەبردننی ئەم بەرنامەیە. من پێشنیار دەکەم کاکەڕەم کەمای کۆ کردوتەوە لێرە ئەو دەست بە بەرنامەکە بکاتن. ئێوە ڕایتان چێ لەسەر؟ زۆر باشە با دەست پێ بکات. زۆر باشە دەست پێ. زۆر سپاس بە کەمیشە بۆ ئەو متمانەیە. خۆشحاڵین لە بەرنامەی سەکۆی گەنجان. لێرە لە دەشتی ناوکوڕین ئەمڕۆ. دەشتی ناوکوڕ وەک خۆتان دەزانن زۆنی زێڕی بەرهەمە کوشتکاڵیەکانە. دەشتی ناوکوڕ خەریکە موعجیزەیەک لە سێکتەری کوشتکاڵ دروست دەکات بە پاڵپشتی حکوومەتی هەرێمەک و کارنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێم کە گرنگیدانێکی ڕەهایە بە سێکتەری کوشتکاڵ بە دۆزینەوەی هەلی کار و بازارێک بۆ بەرهەمی جوتیاران. خۆشببختانە لە دەشتی ناوکوڕ ئەمڕۆ باشترین پەتاتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لێرە لە زۆنی زێڕ بەرهەم دەێنرێت. وەکو دەبینن ئامادەکاریەکان لە پشتمانەوە خەریکی ئامادەکارینە بۆ ناردنە دەرەوەی ئەو بەرهەمە بۆ ئیمارات و لەوێ شەو بۆ بازارەکانی جیهان. وەکو گەنج و هەلیکار خۆشببختانە لە دەشتی ناوکوڕ بە تایبەت لە وەرزی پەتاتە و هەندێک بەرهەمیدی زیاتر لە 25,000 هەلی کار ڕەخسێنراوە. جاری وا هەیە ڕێژەکە بەرز دەبێتەوە تا 40,000 هەلی کار. ئەگەر قسە لەسەر ئەوە بکەین مهندس ئازاد تۆ چۆن وە گەنجێک هاتی و لێرە بۆیە خاوەن هەلی کار؟ بەڵێ بێگومان هیچ ئینکاری ناکرێت لە هەموو شوێنێکە لە هەموو وڵاتێکە ئەو ئیشە قورسەی کەوا ئەکرێت و جێبەجێ ئەکرێ گەنج ئەیکە. بەڵێ بەتاکید گەنج ئەیکە. ئینجاکە لە هەر کۆمپانیای بیان لەم کۆمپانیا بێ لە هەر کۆمپانیا بێت لە هەر شوێنێ بێ لە هەر وڵاتێ بێ تۆ پێویست بە گەنجە بۆ ئەوەی کەوا بتوانیت باشترین ئیش بکەیت جوانترین کووالیتی پێشکەش بکەیت. بە نسبەت شەریکەیەکی وەکۆم شەریکە یان کۆمپانیایەکی وەکۆم کۆمپانیایە ئەوەندی دیبینیم لە چوار دەوروبەری خۆماندا ینی کۆمەڵە گەنجی زۆر ئیش دەکەن. بەڵێ ڕێژەیەکی زۆری لێیە. ئیتر ئەمەش هەر لە با بڵین لە کرێکارێک دەست پێ دەکات هەتاکو دەگاتە بۆ نمونە مهندسێک. ئەمەش وای لێ دەکە ئەمەش ینی کەسی بەرامبەر وا ڕەدەکێشێت کە ئیشێکی زۆرمان هەیە دەتوانیت ئیش بکەیت لە وڵاتی خۆتا ئیش بکەیت. ئێستا بۆ نمونە من ڕاستە ڕێیەکەم دوورە لە چەمسەماڵەوە هاتوومە گەشتومەتە ئێرە بۆ ئیش هاتوومە بۆ ئێرە و ینی توانیمە خۆم بدۆزمەوە لەم ئیشەیە و توانیمە بگەڕێم بە دوای ئیشێکی باشە بۆی سەرکەوتوو بم. ڕاستیش ئیش هەیە لە هەموو شوێنێکە هەیە و ئەم ناوچەیەش ناوچەیەکی زۆر مهمە، شوێنێکی زۆر مهمە لە بواری کوشتوکاڵە. ینی
ئەوەندەی من سیرم کردووە و دیقەتم داوە لە کاتی بەروبوومی پەتاتە و چاندنی پەتاتە و هەڵگردنەوەی ینی دوورینەوەی پەتاتە و کاتی هێنانی بۆ مەخزنەکان ئەمەش هەمووی بە گەنج دەکرێت ڕاستی ینی بزەبت نازانم چەندێکە بەس وا بزانم تۆ عەدەدی زیاتر لە 25,000 تا مەوسمی وهەیە دەکاتە 40,000 گەنج ئەو گەنجانە کرێکاری ناوخۆین پشکی شێریان بۆ ئاوارەی کەمپەکانە هەمویان سوودمەندن یعنی جاری وا هەیە کرێکارمان دەست ناکەیمان دەست ینی پێویستە پێشوەختە بە 2 هەفتە بە 3 هەفتە داوای کرێکار بکەین ئەمەش دەستکەوتە بۆ گەنج بۆ هەلێکار بەڵێ بەڵێ گومان لەوەیە نییە ئێمە بە شێوەیەکی گشتی کرێکارمان هەیە با بڵین بە ڕۆژانە ئیش دەکەن هەشمانە بۆ نمونە بە دایمی ئیشەکەن لە شەریکەکان ئەوەندەی منش بزانم کرێکارێکی ڕۆژانە تەسەوەرەکەم لە 25,000 کەمتری دەست نەکەوێت ئەمە ڕۆژانە بەڵێ ئەندازیار هێلین ئەگەر باسی ئەوەم بۆ بکەی چۆنە لە بەردە ڕەشەوە هاتووی لێرە هەلیکارت دەستکەوتووە لێرە ئیش و کاری ڕۆژانە چییە؟ ڕاستەکە وەکو کوشتتوکال جیاوازی ناکە لە نێوان ئافرەت و پیا و هەردووک ئیش ئەەکەن ئیشەکەی ئەوەیە کوشتتوکال بەعام جیاوازی نییە لە کات چ کات ویستی دەچێنە و یعنی ناو ئەرد کار دەکەی ئێمە وەکو ئەندازیار وەکو فەلاح وەکو مشرف سەرپەرشتیاری سەکێڵگە دەکەین وەکو هەندێک جار وەکو کرێکاریش کار دەکەین بەپێی پێویستی ئەو ئیشەی کە لە ناو ئەردی دەکەین بەڕاستی ینی کە بین لۆمە کات مهم نییە کە وەکو ئافرەت چکە بەڕاستی ئەو کۆمپانیانە زۆر پشتگیری ئافرەت دەکەن هەلیکاری باش لۆ ئافرەتی ڕەخساندیە ئێمە شتین کار دەکەین و طبعاً بە پشتیوانی ماڵیش طبعاً ئەوە گرنگە چونکە ئافرەت زۆر لە ناو کار نابینین زۆر پشتیوانی هەم کۆمپانیەکان و هەمیش ماڵەوە زۆر وەکو دەبینین لێرە هیچ جیاوازیەک نییە لە نیوان ئافرەتیان نه هیچ جیاوازیەک نییە وەکو گەنجێک وەکو پیاوەک وەکو کوڕک سەرپەرشتی حەقلەکان دەکەی جوتیاری دەکەی هەم ئەندازیاریش دەکەی هیچ کێشە بۆ دروست کێشەیەکی نییە چکە وەکو بلین ئێمە گەنجین توانامان هەیە هەر ئیشێک بیتن لە ناو ئەردی بکەین زۆر مهمەوە ئەندازیار زەینەب تو لە ئاکرێوە هاتووی لێرە هەلیکار دەستکەوتووە لێرە ئیشی ڕۆژانە چییە ڕۆژانە زیاتر بە چ مەژغوڵی من لە ئاکرێ دێمە لێرە ئیش دەکەم لە تاقیگەک ئیش دەکەم و سەرپەرشتیاری کێلگە دەکەم ئەگەر باسی تاقیگەکە بکەی زیاتر چ جۆرە پشکنینێک بۆ پەتاتە دەکەن ئەم لە کۆمپانیای خۆ دو جۆرە پشکنین دەکەن پشکنینی فیزیایی دەکەن و گەل پشکنینی مختبەری دەکەن یە تاقیگە پشکنینی فیزیایی کو پێش ئەم ئەوە پتاتا لە جوتیار بکردن و ئەف پشکنینە لۆ پتاتە دەکەین ئەو پشکنینە چار جۆرە یعنی چار جۆری خەسم لۆ تێدا دانان ئێک جوان دیف شێوەی پتاتی تێدا دانان یە دووەمیش دیف حەجمی پتاتی تێدا دانان یە سێمیش دیف جۆرێ نەخۆشیە لە پتاتای گرتی تێدا دانان و یە جۆرێ چارەمشی دیفوا پتاتە ئەو پتاتی کو تێدا دانان کوێ گەنینە یە خایسن خراپن و لە مختبەریش جۆرێکی دیە تێستا بۆ تێداکردن کو ئەویش دەمێ مشتریەک بێتە تجارێک بێتە لێرە مختبەرێ حەز بکات جۆرێکی پتاتای پێشەسازی بکڕیت لۆ جبس و فینگەر ئەم جۆرێکی فەحسا بوتکەن کومە ئامێرێ فینگەرێت هەین و ئامێرێت جبسێت هەین ئەم وا فەحسا بوتکەن کو پێش ئەم بفرۆشن با پتاتە ئەوژی خەسم دیتە دانان هەندێک کۆمپانی هەنە خەسمێ 15 و سەرەتر وەرناگرن یان 10 و خواردەتر وەرناگرن خەڵکێکی زۆر ئەو پرسیارە ئەکە ئەڵێ ئێمە چی بکەین ئێمە چی بکەین بۆی بتوانین فینگەر لە ماڵەوە دروستکەین لە ماڵەوە دروست ئەو پرسیارە زۆر زۆرەکرێت ڕاستی ینی ئەوەی بە شێوەیەکی گشتی پەتاتە دوو جۆرە پەتاتە دوو جۆرە پەتاتی پیشەسازیمان لەگە پەتاتی خۆراکمان هەیە پەتاتی پیشەسازی ئەتوانی هەم بۆ خۆراکش بەکاری بێنیت و هەم بۆ پیشەسازیش بەکاری بێنیت بەڵامی خواردن نابێتە فینگەر بەڵامی خواردن نابێتە فینگەر ینی ئەگەر بش بێتە فینگەر ئەو فینگەرە دەست شێوە ڕێکت دەست ناکەوێتەوە لە معمەلەکاندا دروست دەکەن جۆرێکی دی ئەو پتاتێ ئستهلاکیای کوتیزە بکارینان بۆ
بو خوارنی کوبارا بتر ما الكومبانيا خو ما تقريبا 25 جورة بطاطا استهلاكية هين با هر دو جوری با پیش سازی خواردن 25 جوره یا بس خواردن نه ما خواردنی 25 جورة هين وما يت پیش سازی 8 جورة 8 جوره بله 8 جورة زیاتر ل 30 جور بطاطا ليره لكردستان بله لو كومبانيا كو مش ده كان زیاتر ل 30 جورة بطاطا كو ها كو تيتا سيكي وتيتا فروشتن وخلق دوا دكات وتجار دوا دكان كومبانيا دوا كان لو تشكريني في الجار وجلسي بطاطا بقشتي زور مرحلة هي يعني وكو قناغ كاني تشاندن لقناغي تشاندن أو كريكاري دويت بيش أو بتشيني مثلا أودانا بوردانا أو بيشتي بكريكار روسكا زور حساس ودقيقة حساس زياتر أو جنجا كان دكان ولا كانت تشاندني شيء هم بيشتي بكريكار أبو أودان يعني أوش كريكاريش هب فايدة لك ولا كاتي قلعة كران وەکو دیارە تەنها دەشتی ناوکۆر 65% پتاتەی کوردستان بەرهەم دێنێت تەنها لە دەشتی ناوکۆر ساڵانە زیاتر لە 450,000 تۆن پتاتە بەرهەم دێنرێت خۆی عێراق پێویستی بە 1,500,000 تۆنە هەرێمی کوردستان بەپێی ئاماری وەزارەتی کوشتوکاڵ ساڵانە پێویستی بە 90 تا 100,000 تۆن پتاتە هەیە و بەرهەمی ئێمە 650,000 تۆنە واتە زۆر زیاتر واتە خۆشبەختانە وەکو چیرۆکێکی سەرکەوتن ئەمە ڕادەگەێنن کە ئەمڕۆ هەرێمی کوردستان هەناردەکاری پەتاتەیە و چ جۆرە پەتاتەیەک باشترین پەتاتە و بە کواڵیتیترین پەتاتە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو دەبینن ئامادەکاریەکان دەکرێت کڕیاری ئەم پەتاتەی دەشتی ناوکوڕەوی هەرێمی کوردستان بەگشتی کڕیاری زۆر زۆرە ماکدۆناڵز هاردێسە کنتاکیە کۆمەڵک وڵاتی گەورەی کەنداوی عەرەبی ئیمارات و سعودی و بەحرین و ئازەربایجان ئەوانە موشترین ئێستا خەریکە ئەو پەتاتانە بەدەست ناکەوێت ماندەسازت وەکو ئامادەکاری دەکرێت ئەمە ڕەوانەی هەولێر و لەوێشەوە بۆ ئیمارات دەکرێت لەوێشەوە بۆ بازارەکانی ژیان بەڵێ ئێمە بۆ نمونە کە کاتێ پەتاتە فەحەز کرا لە لای جەماعەتی مختبەر فەحەز دەکرێت ئەو کاتە دێین کۆگای دەکەین باشە بۆ نمونە لە کۆگایەکی ئاوایە وەکۆم کۆگایەکی ینی زۆر پرۆفیشناڵە کۆگایەکی زۆر پێشکەوتووە بۆیە پێویستمان بە کۆگای ئاوایە و پێویستمان بە ئەندازیاری زۆر زۆر باش هەیە کە بتوانێت بۆ نمونە پەتاتەمان بۆ غەزن کات ئێستا بۆ نمونە ئێمەی گەنجان ساڵانە دەچینە دەرەوە بۆ نمونە ساڵی پارەکە ڕۆشتین بۆ هۆڵندا دەورەمان بینی باسیەوە بکەین مهندس ساڵانە 6 بۆ 70 جوتیار لێرە لە دەشتی ناوکۆڕ لەسەر ئەرکی کۆمپانیایکی کردی تایبەت ڕەوانەی دەرەوەی وڵات دەکرێن ئەگەر باسیەوە بکەی سەرنج ڕاکێشە ئەو شەریکاتەی ئەو شەریکەی کەوا لەگەڵ شەریکەی ئێرەیە با بڵین پەتاتیان دەدەنێ پەتاتی تۆیان دەدەنێ دەوران پێ ئەەکەنەوە بە فەلاحەکان بەڵێ دەوران پێکەنەوە بە فەلاحەکان ینی فەلاحەکان لێرە و دەچن بۆ هۆڵندا و پاشان دەگەڕێنەوە ئەو ئیشەیکەوا لێوێ پێیان دەڵێن ئەو ئیشە ئەەکەن زانیاری کواڵیتیەکەی باشتر بکەن بڵێ ساڵی پار لە هەر لەگەڵ ئەم جەماعەتەیە ئێمە ڕۆشتین بۆ هۆڵندا شتی زۆر زۆر باش فێر بووین مهندس هێلین زۆر جار ئەوانیش دێن پسپۆر و شارەزەکان هۆڵندی دێن لێرە لەگەڵ ئینگۆ مەیدانی لەسەر حەقلەکانە پەتاتە دەچینن یا لێکۆلینەوە لە کێشەیەک دەکەن کە لە پەتاتە بەڕاستی ئەوان کێکەم جارتێن سەرسام دەمن بە ئەردەکە ئێمە چکە لە چاو ئەردەکەیوان ئێمە زۆر بەپیتە بەدڵنیایەوە تێن لەگەڵمان زۆر لەسەر حەقلەکان دەگەڕێن و فەحسەکەی دەکەن پێداچوون لە دووی دەکەن کە ئایا ئەو کواڵیتی ئەو پەتاتەی کە لە لێرە هاتیە لە کوردستان چۆن بەرهەم دێ طبعاً بەرهەمەکانی ماشەڵڵا دەرەجەیەکە لێرە دەمێک و ئەو کۆمپانیام لێ ئیش دەکەن ساڵانە ئێمە دەنێریتە لە دەرەوەی وڵات یان هەگەر کەسێک ینی تقریبا هەتا 10 کەس 7 کەس 8 کەس دەنێریتە لە دەرەوەی وڵات و مەشق و ڕاهێنان پێیان دەکات کو لەسەر کێلگای هۆڵندی دەگەڕێن لەسەر مەعمەلەکان دەگەڕێن لەسەر هەر جهەکی کو زیراعەتی لێ هەبێت لەو جیهانەتی دەگرن هەگەر هاتو شەریکە لەولا ینی ساڵێک کەسێک نەناردە هۆڵندا کەسی شارەزا دەنێریتە دینیتە لێرە دینیتە لێرە کو مەشق و ڕاهێنان بە جوتیاران دەکات بە ئەندازیاران دەکات بە فەرمانبەر دەکات کو لەپار چەند دەورەمان وەرگرتە لە دهۆکێ ئێمە چوونە لە دهۆکێ ستافی کۆمپانیا بوون و لەگەل دەوایری حکوومەت بوون بگرێدانە کۆمپانیا لەگەل کۆمپانیایەکی هۆڵندی و ئەو کەسانە لە هۆڵندا هاتبوون دکتۆرا بوون پرۆفیسۆر بوون مەشق و ڕاهێنان بمەکردن لە دایرەی زیراعەی دهۆکە ئێمە چوون و چەند شادەمان وەرگرت و چەند مەفامان وەرگرت و زۆر پێزانیمان وەرگرت ئەمە
بەنسبەت ئێمەی گەنجانەوە زۆر مهمە یعنی بۆ نمونە ئەوان وڵاتێکی پێشکەوتون دێن کۆمەڵێک زانیاری زۆر باشە دەدەن زۆر گرنگە لە بەرهەمە کوشتاڵیەکان خۆم زۆر ئیسفادەم لێیان کردووە مهندسەکان بە شێوەیەکی گشتی زۆر ئیسفادەمان لێیان کردووە ئێمەش بۆ نمونە جیلی دوای خۆمان پێگەین ئەوەی کەوا لەگەڵ ئێمە زیاتر ئەو معلوماتی کەوا لێ وەرمان کردووە دەهێنین بە ئەو کەسانی کەوا وردە فێری ئیشەکە دەبن ڕاهێنانان پێ دەکەین زیاتر ئەو گەنجانە کە داخلیش دەبن ینی معلوماتیانیش نەبیت زیرەک دەبن لەسەر ینی وەکو مهندس ینی ئەندازیارێکی کشت و کاڵی شارەزاییان دەبیت چکە هەر ئیش دەکەن لەناو ساڵ و ساڵی زانیاریان زیاتر دەبیت ئەوە باشترە ینی بەدڵنیاییەوە ئێستا ئامادەکاری دەکرێت ڕۆژانە 500 تۆن لە پەتاتەی دەشتی ناوکۆڕ بۆ ئیمارات بنێردێت هەفتانە 5,000 تۆن هەفتەی داهاتوو 8,000 تۆن ئەمە ڕێگایەکی نوێ دەرگەیەکی نوێ بۆ جوتیاران پێشتر ئەو کێشەیەمان هەبوو زۆر جار بەرهەمی جوتیاران لە بازار ساغ نەدەبەوە ئێستا خۆشبەختانە بە پاڵپشتی حکوومەت بازارێکی نێودەوڵەتی دروست بە ئەمەیان سەرنج ڕاکێشە زۆر جاجگە لە بەرهەمی پتاتە بۆ بەرهەمەکانی دیش بازارێک دروست بە ئەمە جێگەی دڵخۆشی بەڵێ بێگومان ێستا بۆ نمونە تۆ بەرهەمێکە ناسێنی بە دەرەوەی وڵات ئەو دێ چاوی لە بەرهەمێکی تریشە لە ڕووی بۆ نمونە سێمە پەتاتەمان نردوو بۆ دەرەوەی وڵات دێت فۆکسەکاتە سەر بەرهەمێکی بەڵێ بەرهەمی ترێتە بۆ نمونە میوەکانە یان هەموو شتەکانی لە ڕێی پەتاتەکەەوە بۆ نمونە کۆمەڵی فەرعیترت بۆ کرێتەوە کۆمەڵە ڕێگەیترت بۆ کرێتەوە اینجاکە دەربارەی ئەم پاکێجینە لێرە باسی کوالیتیمان کرد ینی ئێمە هەوڵ ئەدەین باشترین کوالیتی پێشکەشی بازار بکەین باشە کە پەتاتە غەزن ئەکەین لە کۆگاکانمانە پێویستمان بەوەیە خاوێنی بکەینەوە ئینجاکە پێشکەشی بازارێکین ئەوەی کە لێرە من مەبەستمە چییە یعنی هەلی کارە بۆ نمونە ئێستاکە کۆمەڵێک کرێکاری زۆر لێرە ئیشان دەکرد بە بۆنەی ئەوە یعنی چوونەوە بۆ ناخواردن بۆ ناخواردن ڕۆشنەوە ئەی ڕۆژانە بەلانی کەمەوە 100 بۆ 150 کەس لێرە ئیشەکە هەر لێرە بۆ پاکێجینکردن و بۆ ناردە دەروێ ئەو بەرهەمان بەڵێ هەر پەتاتەکە خاوێنە زیاتر بۆ چونکە کڕیاری ئەوە ئێستا کڕیاری نێودەوڵەتین پێویستە بە شێوازێکی جوان و سەردەمیانە پاکێج بکرێتن بەڵێ بێگومان ئێستا بۆ نمونە ئێمە دێن پەتاتەکانمان خاوێنەکەینەوە ئەگەر چی بۆ بازارەکانی خۆشماری بنێرین هەوڵ ئەدەین بە باشترین کوالیتی بینێرین بۆیە بۆ دەرەوەش بینێرین هەوڵ ئەدەین بە باشترین کوالیتی بینێرین ئەوەش پێویستمان بەچیە پێویستمان بە هەلی کارە پێویستمان بۆیە گەنجانێکی زۆر ئیش بکەن ئەوەندەی کەوا من بزانم لەم دەوروبەرەیە ڕۆژانە کرێکارێکی زۆر زۆریت بۆ ئیشکردن بەدەست ناکەوێت زۆر جار لێرە لەو کارتی تایبەتانە ئێمە زۆر فایدە دەبینن لێرە یعنی وەکی گەنج و ئێمە زۆر فایدە دەبین یعنی لە هەموو ناوچەی کوردستان ئێمە تێنە لەو منتەقە لەو دەشتە بە تایبەتی دەشتی ناوکۆر ئیش دەکەن بەڵێ دەشتی ناوکۆر چونکی ئێمە وەکو ئەندازیاری کشتتوکالی مفالێ دەبینن وەکی کرێکار شول دەکات مفالێ دەبینیت وەکی شۆفێر مفالێ دەبینیت وەکی دوکانی کشتتوکالیش مفالێ دەبینیت بەتاکیت هەمووان سودمەندن دەشتی ناوکۆر خاوەن 1 ملیۆن دۆنم زەوی کشتتوکالیە لە باشترین زەوی کشتتوکالیەکان ئەوشمان بیر نەچێت کە دەشتی ناوکۆر وەکو پێشتر گوتمان کە زۆر گرنگە بۆ کشتتوکاڵی لە ئێستادا زۆر پرۆژەی کرایتەوە تایبەت بە کشتتوکاڵ کەەوەش جێی دڵخۆشیە پێش چەند ساڵ هیچ شتێکی ئەوان نەبوو یعنی کەوە خۆم چەند ساڵی ئیشم نەدەکرد بەس ئەو پرۆژانە کرایتەوە ینی هەڵێکی زۆر باش بوو یەکەم کەس کە هاتم وەکو ئافرەت هاتمە وەلگرتن و بەردەوام بیم لەگەڵ ئەوش جێی دڵخۆشیە باشتێکی ئافرەت لێرە شول دەکەن و بێ جودای ئێمە وەکو مەهندسی زەڵامیش لەگەڵمانەوە ئێمە ژێکارەکانیش مل بە ملی مەهندستان شول دەکەن ئەمن مەهندسی ئەندازیاری کشتتوکالیمە لەسەر کێلگە شول دەکەم ساڵانە لە 32 پتر من بەخۆ بەڕێوە دەبم من سەرپەرشتی دەکەم من هەموو شووری دەکەم بەس دەبێت لە بیرم نەچێت ستافی کۆمپانیاش زۆر لەگەڵم هاریکارن زۆر ساڵەکە پەتاتەکەت کوالیتیی زۆر زۆر باشی هەبوو چونکە هات بۆ لای من وتیانەوە هی مهندس زەینەبە بەڕاستی کوالیتی باش بوو یعنی پەتاتێ خۆ پەتاتێکی تیانە بوو خراپ مهندس زۆر جار بەیانیان دەیبینین کاتژمێر 6 بەیانی لەسەر حەقلەکانە چاودێریان ئەم بەخۆشی جوتیارە بەڵێ من بەخۆ جوتیارم و من ئەندازیاری کشتتوکالیمە و سەرپەرشتیاری دەکەم بەس ئەو ئێشانە هەموو من بەتنێ نەشێن بکەم هەگەر کو کەسێک هاریکاریم نەکات پاڵپشتیم نەکات
کۆمپانیا بە هەموو کاری خۆڤ پاڵپشتیم دەکات و هاریکاریم دەکات و مل بە ملێ منە و لە ڕووی زانیاری و لە ڕووی ڕێنمایی و لە ڕووی هاریکاری مادی و معنەویان هەموو لە هاریکاریم دەکات. بە دڵنیاییەوە جێگەی دڵخۆشیە کۆمەڵە کارگەی کوشت و کاڵی وەکو مهندسە باسی کرد. ئەمە سیستەمێکی نوێ نێودەوڵەتیە تۆ لە گوندێک بە سەرمایەی 85 ملیۆن دلار کۆمەڵە کارگە دروست بکەیت ببێتەوەی هەلی کار بۆ زیاتر لە 2000 گەنج. چونکە وەکو گوتمان بەرهەم ئێستا 650,000 بەرهەمەکە زیادە پێویستی بە چییە؟ پێویستی بە بازارێکی نێودەوڵەتیە، پێویستی بە ناردنە دەرەوەیە، لەگەڵ ئەوەشدا پێویستی بەوەیە کۆمەڵێک کۆگا بە ستاندارد و ستایلی جیهانی ئێستاوە ینی با بڵێن کارگەیەکی ئەوەش دەکرێتەوە کارگەی جوتیار دەکرێتەوە کارگەی جوتیار دەکرێتەوە وا بزانم ئەوش کرێکارێکی زۆر زیاتر لە 1750 هەلی کار دروست دەکات. ئەو کارگەی جوتیارە گەورەترین کارگەی فینگەر و جبز دەبێت لە عێراق. سەرۆکی حکوومەت لە ساڵی 2021 کردیەوە ئەو کارگەیە. کارگەیەکی گەورەیە ساڵانە 40,000 تۆن پەتاتەی پیشەسازی، چونکە پیشەسازی تۆزێک حساسترە و کەمترە. ساڵانە 40,000 تۆن لە جوتیاران وەردەگرێت بۆ جوتیاری دەڤەر زۆر هەنگاوێکی گەورەیە. لە بەرامبەردا ساڵانە 20,000 تۆن فینگەر بە باشترین کواڵەتی بەرهەم دێنرێت. ئەو کات دەتوانین هەناردەی وڵاتانی مەسەڵەن ئێران و تورکیا بکەن. ئەوەش هەنگاوێکی گەورەیە. بەنەو پرۆژێ بە پاڵپشتی دارایی حکوومەتی هۆڵندە و حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرایە. هاوکاران نەک تەنها بەرهەمی پەتاتە، ڕاستە بەرهەمی پەتاتە ئێستا چیرۆکێکی گەورەی سەرکەوتنمان تۆمار کردو چونکە هەناردەکارین. بەڵام کێشەیەک هەیە حەز دەکەم دانوستاندنێکی لەسەر بکەین، گفتوگۆی لەسەر بکەین. ئێمە چونکە ئێستا هەناردەکارێکی گەورەین ڕقەمین حسابمان بۆ دەکرێت. بەرهەمی پەتاتەکەمان باشترینە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. پێتان کێشە نییە تا ئێستا سنوورەکان کۆنتترۆل نەکرێت پەتاتەی بوون منە وڵاتانی دی بێتە هەرێمی کوردستان. ئەوتان پێی کێشە نییە؟ بەڕاستی کە پەتاتە ینی وەکو کەسێکی ئاسایی دەلێت ینی بەرهەمێکی ئاسانە، بەس ئەگەبێ ئیشکرد لەناو زۆر زەحمەتە، زۆر حساسە و ئیشکردنیشی زەحمەتە. اینجا تۆ ئەو مادیبینەی پێوە دەبێ ینی مع الأسف ینی بنێتە فەڕە بدەی یان نەشتە دەرەوەی وڵات خەسارەی زۆر لێ بکەیت، ئەوە جێی دڵنەخۆشیە بەڕاستی. بتاتای ئەو ناوچە بتاتای دەشتی ناوکۆر و پشتی هاتیە ڕەوانەکردن لۆ ئیمارات و کەنداوی عەرەب ئەو بتاتە بووە بە دەرەجەیەک هاتی حسێبکردن لە ڕووی کوالیتی، لە ڕووی شێوە، لە ڕووی نەخۆشی، لە ڕووی تام و خۆشی. یعنی بەجێ داخەوە کو بتاتایەکی وەکی لە وڵاتێکی دی بێتە داخلی کوردستان بێت و ئەو بتاتە جوانە نەیتە فرۆتنیان بمیتە لە کۆگا و یان بێتە ڕەوانکردن بۆ جەهەکی دیکە. بەدڵنیایی ئێستا مهندس ماکدۆناڵدز با باسی ئەوە بکەم سەرنج ڕاکێشە. ماکدۆناڵدز وەک براندێکی گەورەی جیهانی لە 121 وڵات لقی هەیە، ڕۆژانە 69 ملیۆن کڕیاری هەیە. ماکدۆناڵدز چاوی لەوەیە ئەم بەرهەمی پەتاتەیە پێشکێشی کڕیارەکانی بکات وەک باشترین و بەتامترین پەتاتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە کاتێکدا لە بەرامبەر ئەم بەرهەمە ناوازەیە کە بەرهەمەکە 6 قاتی پێداویستی ناوخۆیە، ئێستاش زۆر جار بەردەوامیە بەرهەم لە دەرەوەی وڵات دێت. ئەمە کێشەنی، ئەمە نابێتە زەرەر بۆ جوتیاران. بێگومان خۆی خۆشترین شت لە ژیانە چییە؟ ئەوەیە تۆ ئیشێک بکەیت پاش مدەیەکی زۆر، یعنی پاش بۆ نمونە 3 مانگ ماندووبوونێکی زۆر بتوانیت بەرووبوومەکەی بخۆیت، بتوانیت پارێکی باش بێتەوە ماندیبوونەکە بە خسارە ماندیبوونەکە. بەڵێ ئێستا بۆ نمونە ئەگەر بێت و پێناسەیەکی بچووکی ئەوە بکەین ئایا پەتاتە لە دەرەوەی وڵات بێت، تووشی چی کێشەیەکمانەکە؟ تووشی ئەوەمانەکە بۆ نمونە ئەو شەریکەی کەوا پەتاتەکە هێنێت و تەوزیعەکە بەچە فەلاحەکانە، فەلاحەکان دەیچێنن و دوای ئەو هەموو ماندووبوونە بەلانی کەمەوە 3 مان خەریکێ بن و ئاوی دەدەن و کرێکارێکی زۆری بۆ دەگرن و مەسروفاتێکی زۆری لەکەن، پاشان دوای ئەوە دێتەوە بۆ بازار لە ئەنجامی ئەوەی کەوا پەتاتە داخل بووە لە شوێنێکەوە سیرەکەی پارێکی وای بۆ ناکە، یعنی مەسروفاتەکەی خۆشی دەرناکاتەوە. برادران گفتوگۆیەکی باشمان کرد وردە بەرەو کۆتایی دانیشتنەکە دەڕۆین. بەڵام بابەتێکی دی زۆر گرنگە قسەی لەسەر بکەن ڕۆلی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستانە لە پشتگیریکردن لە سێکتەری کوشتتوکاڵ و تایبەتتر ڕۆلی سەرۆکی حکوومەت کا بەردەوام لەگەڵ جوتیارانە و لە جوتیاران نزیکە. ئێوە ڕۆلی حکوومەت چۆن دەبینن؟ ڕۆلی کابینەی نوێم چۆن دەبینن؟ بەڕاستی حکوومەت زۆر پاڵپشتە، بەس ئەوە کە باسمان کرد هەناردەکردنی هاوردەکردنی ئەو بەرهەمانە بۆ ناو کوردستان، چکە ئێستا
مەخزەنەکان زۆرن یعنی ئەتوانی هەر 4 وەرز بەرهەمەکانی هەموو ئامادە بیتن پێویست بەوە ناکاتن تو بەرهەمەکان بینە ناوەوەی کوردستان چونکە بۆ ماوەیەکی درێژ خەزم دەکرێتن ئەوە جێی دڵخۆشیە کە تو هەموو وەرزەکان ئەو بەرهەمەی بکەیە ناو بازار پێویست بەوەی ناکات اینجا ئەوەی کەمێک حکوومەت لەسەر ئەم ئەوەی بکاتەوە بەرهەمانە لە دەرەوەی وڵات نێتە ناوە ئەوە زۆر باش دەبێتن چارەسەر پێ چییە مانەسە زەینەب چارەسەر ئەوەیە ئەو پتاتەی جوان لەناو کوردستان هەبێت ئەو کوالیتی بەرزی هەبێت ئەو بەرهەمی زۆری لەناو کوردستان هەبێت سنوورەکان بگرێن و نەهێلن و هیچ پتاتێک لە دەرەوەی کوردستان داخلی کوردستان بێت کە من دەڵێم خاوەنی ئەم بەرهەمە جوانە بین زێر ئەم زێڕە جوانە بین یعنی گوناحا پەتاتە هاوردە بکرێ ینی بە حکوومەتی هەرێم پاڵپشتی فەلاحەکانمان بکە بە پاڵپشتی کرێکارەکان بە پاڵپشتی خاوەن کۆگاکان بکە پاڵپشتی کۆمپانیاکان بکە جاشتی خۆش ئێستا بەهۆی بەرهەمی پەتاتە چونکە کێلگەکان بەردەوام ئاویان لەسرە پلەی گەرمی 4 پلە دابەزیوە شتێکی دڵخۆشکەرە و بە پێ قسەی دادگاکان بەهۆی زۆری هەلیکا ڕێژەی تاوان 50% لەم دەڤەرە دابەزی ئەمە شتێکی دڵخۆشکەرە ڕاستە برادران لێرەوە هاتینە کۆتایی دانیشتنەکە گفتوگویەکی گەنجانەمان کرد لە سەکۆی گەنجان زۆر سپاس بۆ بەشداری هەمووتان.